باختتان باش منداڵە خۆشەویستەکان لە هەر کوێیەکی کوردستان بن چۆنن یاخوا لە تەندروستیەکی باشدا بن. دیسان بەیەک گەیشتینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گەشتێک بۆ باخچەکان. گەشتی ئەمڕۆمان منداڵە خۆشەویستەکان بۆ باخچەی منداڵانی ڕەنگینە. دەبا لە نزیکەوە ئاشنابین بە کار و چالاکیە ڕەنگینەکانی ئەم باخچەیە. فەرموون بینەرمان بن. ڕۆژی تۆش باش. ئافرین. ناوت چییە؟ محەممەد. محەممەد ناوی بابت چییە؟ محەممەد هیوا. محەممەد هیوا. محەممەد ناوی باخچەکە چییە؟ باخچەی منداڵانی ڕەنگین. ئافرین. لە چ گەڕەکێکە؟ هاولێر. گەڕەکەکەی ناوی چییە؟ نیشتمان. ئافرین. لە چ شارێکە؟ هاولێر. ئافرین. محەممەد ئەو ئێستا تو لە چ ژوورێکی دانیشتی؟ پۆل. پۆل. باشە محەممەد ئەو ڕفێرە چ ژمارەکی بووی؟ دا. باشە کە بۆ مام بژمێرە لە یەکە تا دە؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئافرین. زۆر سپاس محەممەد گیان. ڕۆژ باش. ڕۆژ باش. ناوت چییە؟ ئەلین. ئەلین. ناوی بابەی چییە؟ مەهدی. ئەلین مەهدی. ئەلین ئەدی ناوی مامۆستات چییە؟ ناوی مامۆستای سۆزان سندووسڵ ئاڵا. ئافرین. ئەدی ناوی باخچەکە چییە ئەلین خان؟ باخچەی منداڵانی ڕەنگینە. ئافرین. لە چ شارێکە؟ هەولێر. ئافرین. ڕۆژ باش. ناوت چییە؟ لێیان. ناوی بابەی چییە؟ دێدەوان لێ دێدەوان. ئافرین. ناوی باخچەکە چییە؟ باخچەی منداڵانی ڕەنگی. ئافرین. باشە
بەیانیان کە لە خێوە هەڵستای یەکەم جار چ دەکەی؟ یەکەم جار دەستمە توالێتی ئەدی پاشیوی چاوم دەشۆم چی دیکەش؟ شیری دەخۆم ئەدی دانەکانت ناشۆی؟ دارەکان دەشۆم ئافرین پاشیوی چ دەکەی؟ شیری دەخۆم ئافرین دوای جلەکانت لەبەر دەکەی دەچیە چێندەر؟ دەچمە باخچەی ڕۆژ باش ڕۆژ باش ناوت چییە؟ باران باران ناوی بابەی چییە؟ ئەحمەد باران ئەحمەد ناوەکی خۆشە باشە ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی ڕەنگین ئافرین باشە باران گیان ئەگەر هاتووە تو پسکتەکەت خوارد چ لە وەرەقەکەی دەکەی؟ وەرەقەکە دەخەمە ناو حاوێ زبری ئافرین باشە دەبی دیواری پۆلەکەت پیس بکەی و لەسەری بنووسی؟ نا دەبی چ بکەین؟ لەستا وەرەقەی بنووسی لەسەر وەرەقەی دەبی پاک و خاوێنی ژوورەکەمان بپارێزین. بەیانیان کە دێنە ڕەوزەی پێشوازی لە منداڵە جوانەکان دەکەین بۆی دڵخۆش بن لێرە بە گۆرانی و دەستپێکێکی جوانەوە دەست پێ دەکەین بە یاری و بە شانۆ و بە وەسائلەکانی کە هیچمان ڕۆژانە ئەوانەی کە هەمانە دەمانێت تیان بگەین و شتێکی کەم لە کنیان بمینێتەوە دایمەن لە باخچەی زیاتر لەوەیە ئامادەیان کەین لێ بۆ مەکتەبێ لۆی دایمەن شتەکانیان بە گۆرانی و بەیاری و بە شانۆ دەست پێ دەکاتن ڕۆژانە بەو وەسائیل و بەو یاری و وانانەی کە دەڵێنەوە وا دەکەین منداڵەکە باخچەی لا خۆشەویست بیتن ئەو متوێ کە بەداچی گرتیتی بەربدا و بێتە ژیانی دەرەوەی ماڵێ ڕابێتن لەگەر ئەو شتەی. پەریا کچی شیرینم ئەوە بۆ دەگری باوکە چۆن نەگری منداڵانی ناو کۆڵان هەموو بەیەکەوە لە پارکەکە یاری ئەکەن بەس دایکم نایڵێ من بچم لەگەڵیان یاری بکەم چی نایڵێ ئاخر کچی شیرینم ئەبێ هۆیەک هەبێ نازانم بۆ هەر پێم دەڵێ کۆرۆنا باوکە کۆرۆنا چییە؟ کچی شیرینم کۆرۆنا نەخۆشیەکی زۆر کوشندەیە چەندەها خزم و دۆستانمانی خستۆتە مەترسی و گیانیان لەدەستداوە باوکە من چیم بەس کۆرۆناوە هەیە من مڵاڵم ئاخر کچی شیرینم کۆرۆنا نابێ زۆر بچیتە ناو منداڵان چونکە کۆرۆنا زوو ئەپەڕێ بۆ دەوروبەری خۆی جا لەبەر ئەوە پێویستە ئێمە خۆمان بپارێزین لە نەخۆشی کۆرۆنا باوکە چەند خۆ ئەپارێزی کچی شیرینم ئەبێ ڕۆژانە لە ماڵەوە کە هاتینە دەرەوە ماسک ببەستین لە شوێنی قەرەباڵغ دوورکەوینەوە هەروەها ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بە ئاو و سابوون جوان بشۆین پێش نان خواردن و دوای نان خواردنیش دیسان ئەبێ دەست و دەممان جوان بشۆین باوکە من ئەم شتانە هەمووی ئەنجامەدەم ئاخر کچی شیرینم نابێ دەبێ
ئەم ماوەیە زۆر خۆمان بپارێزین لە کۆرۆنا. باوکە ئەزانم باشە خۆ من کۆرۆنام نییە ئەی ئەوانە بۆ لە کۆڵان هەموو بەیەکەوە یاریەکەن. ئاخر کچی شیرینم ئەمانە نازانن مەترسی کۆرۆنا چەند زۆرە چەند گەورەیە. باشە باوکە ئەی ئەگەر نەخۆشیەکە بگرن ئەبێ چی بکەن؟ کچی شیرینم ئەبێ ڕۆژانە دوورکەونەوە لە خواردنی شیرینی هەروەها دەست بکەم بە خواردنەوەی ئاوی پرتەقاڵ و لیمۆ هەروەها سەوزە و میوە زۆر بخۆن خواردنی شلەمەنی زۆر بخۆن. باشە باوکە خۆ من زۆر پاک و خاوێنم زۆر ئاگام لە پاک و خاوێنی خۆمە هیچ نایەڵم پیس بم ڕۆژانەش دەستەکانم زۆر جوانە شۆم. ئەزانم کچی شیرینم بەڵام ئەبێ هەر ئاگاداری خۆشمان بین. دەباشە مناڵان ئێوەش وەکو باوکەم وتەنی ئەبێ ڕۆژانە ماسک ببەستین کاتێ کە ئەچین بۆ باخچە هەروەها دەسوودەممان ڕۆژانە 4 تا 5 جار بشۆین و بێر لەوەش لە شوێنی قەرەباڵغ دوورکەوینەوە. ئەی چۆن منداڵان ئەبێ ئەم ڕێنماییە هەمووتان پەیڕەوی بکەن و پابند بن پێ. باشە منداڵان؟ باشە؟ باشە بۆ جواب نادەنەوە؟ بۆ جوابی باوکم نادەنەوە ئەبێ هەموومان بەیەکەوە چی بکەین؟ بەستنی ماس دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ و لە هەمان کاتیشدا ئەبێ ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بشۆین. گوێتان لێ بوو منداڵان؟ کەواتە زۆر سوپاستان دەکەم باوکە گیان منیش زۆر سوپاسی تۆ ئەەکەم بۆ بەخشینی ئەم زانیاریانە. کچی شیرینم ڕۆڵەی شیرینم منیش سوپاسی تۆ ئەەکەم ئەگەر لە کاتێکدا پابند بووی بەم ڕێنماییانە. ئیتر زۆر سوپاس منداڵان خواحافیز. خواحافیز. ڕۆژانە لەگەر ئەو پەپولە جوانانە لەگە ئەو منداڵە جوانانە خەریکی ئەو میکانۆ و یاریانەی ئەو میکانۆیانە مێشیان فراوان دەکا لە بۆ دەستیان وەکو ڕاضەیەکە فێرە ئەوە دەبن کەوا پێکەوە دابنیشن بە کۆمەڵ فێری ئەوەی دەبن کە یارمەتی یەکتر بدەن هەروەها هەر بەو میکانۆیانە ڕەنگەکان دەناسن و ژمارەکان ئاڵای کوردستان زۆر شتی دروست دەکەن. ڕۆژانە ئەمە ئەو دەرسانە دەرێنەوە. ساڵانە ژمارە منداڵانمان 250 منداڵ تا دەگەیشتە 300 منداڵ ئێمە وەریان دەگرین. لە 15 دەست بە ناونووسینی منداڵان دەکەین منداڵی 4 ساڵ و 5 ساڵانمان هەیە وەریان دەگرین. 15 ڕۆژی بیدایەتی دەوامێکە تا منداڵانە بە باخچەی ئاشنا دەبن لەگەڵ مامۆستاکان لێ ڕادێن باخچیان خۆش دەوێتن. 15 ڕۆژی یەکەم وەکو ڕاهێنانەکە بۆ منداڵان دیاریکردنە و چیرۆکە و نان خواردنە و زووتریش بەڕێیان دەکەین بۆ ئەوی ئەو منداڵانە چکە لە ژینگە چیت کە دێنە ژینگەی چەتا لەگەر ئەو مامۆستا و لەگەر ژینگەی باخچەی لێ ڕادێن و دەبی وەک خۆ پێشوازێکی گەرمیان لێ بکەین و ئەو مامۆستایانە
سۆزەکی وەکو دایکانە لە بۆیان سۆزی دایکایەتیان لە بۆ بنوێنن و هەندێک منداڵمان هەیە لۆی لێ ڕادیکە لەگە دایکی دوور دەکەوتەوە چەند ڕۆژێک دەگیرێتن و لێرە ڕناوەستیتن یان هەفتەی ئێمە مەجال بە دایکەکان دەدەین لەگەریان دێنە ناو باخچەی تا ئەو منداڵە لێرە لێ ڕادی ئاشنا دەبی بە باخچەی دوایش دەست بە منهەجی خۆمان دەکەین و پلانمان هەیە و بە جێرەی پلانەکە و جەدوەل و بە جێرەی ژوورەکان منداڵەکان دابش دەکەین و باخچەکە لە 6 ژوور پێکاتیە ژووری پۆلمان هەیە کە بابەتی کوردی و بیرکاری تێدا دەگوترێتەوە ژووری کۆبوونەوەمان هەیە کە وانەی ئامۆژگاری و چیرۆکی تێدایە ژووری یاریمان هەیە یاری دەرەوە و ناوەمان هەیە ژووری ئینگلیزیمان هەیە کە بابەتی ئینگلیزی تێدا دەگوترێتەوە ئەش تەنها بۆ 5 ساڵەکانە 4 ساڵەکان بابەت ئینگلیزیەکە ناخوێنن ژووری چاڵاکی وێنەمان هەیە ژووری ئاوادانکردنەوەمان هەیە کە میکان و زانستی تێدا دەگوترێتەوە هەروەها ناخواردنمان هەیە بەیانیان سعاتش تا 8 و ئەو تەوئەی بەیانیانە ڕیزبوونی بەیانیان ڕیزیان دەکەین کاتژمێردە بۆ 2:30 کاتی ناخواردنی تیان کاتی ئیسرحاتە تا داوامە کەشمان لە کاتژمێر 8 تا 12 نیوەڕۆیە دەست پێ دەکاتن ئێمە ساڵانە چەند چاڵاکێک دەکرێتەوە لە چاڵاکیەکان بەشداری دەکەین و چەند پێشانگایە کە بیتن بەشداری دەکەین و وەکو ستافی باخچە و بە منداڵەکان و هەروە ستافی باخچە کەشمان پێ کاتووە لە 11 مامۆستا فەرمانبەریشم هەیە و 2 پاسەوانمان هەیە و بەردەستە چشمان هەیە خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی نوێ خواتان لەگەڵ.